یەکێتی و پارتی و یەکێتیە و دوو حیزبی لە عاشق و معشوق دەچن، نە لەگەڵ یەک ئیدارە دەکەن و نە بەبێ یەک ئیدارە دەکەن. ئایا ئەم جارە کێ لەسەر حەقا؟ کێشەکانی نێوان ئەم دوو حیزبە باڵا دەستەی کوردستان ئەم جارە لە پەرلەمانی کوردستانەوە گواسترایە بۆ پەرلەمانی عێراق کە دوێنە شەوێکی پڕ کێشە بوو بۆ لایەنە عێراقیەکان و بەتایبەت پارتی و یەکێتی بە جۆرێک لە نیوەی شەودا چەندین لێدوانی دژبەیەکیاندا و یەکتریان بە خاکفرۆش و زاڵم تۆمەتبار کرد. ئەوەی سیر بوو هەموو عێراق سەرقاڵی ڕێخستنی کوردەکان بوو بە تایبەت نێوان ئەم دوو لایەنە. پارتی و یەکێتی وەک هەموو جارێک لەسەر پرۆژە یاسایەک دەبێت بە کێشەیان. ئەم جارە لەسەر مادەی چواردەی پرۆژە یاسای بودجێ عێراق بوو کە بە کڕۆکی کێشە لایەنە کوردیەکان لە ناوخۆیان لەلایەک و لەگەڵ حکوومەتی فیدراڵ لەلایەکی تر. پارتی و یەکێتی و لایەنەکانی تر لەسەر بڕگەکانی ئەم مادەیە دابەش بوون بەسەر دوو بەرەدا. دانیشتنەکە کە ماوەی 3 ڕۆژی خایاند و کۆتایی نەهاتووە و دانیشتەکانی بەردەوامە و بەکراوەی هێڵراوەتەوە. هەرچی مادەی پەیوەندیدار بە کوردە و وەک مادەی 12 و 13 پرۆژە یاسای بودجە ڕەنگی لەسەر درا و تێپەڕی. بەڵام مادەی 14 بەهۆی ناکۆکیەکانەوە بە تایبەت ناکۆکی نێوان پارتی و یەکێتی چەند جارێک دواکەوتوو پەسەند نەکرا. کڕۆکی کێشەی کورد لە ناو بودجێ عێراقدا لە ناو مادەی 14دایە. وەک هەندێک لایەنی کوردی دەڵێن ئەو مادەیە هەندێک بڕگەی تێدایە وەک ئەڵغام وایە. پارتی دوو بڕگەی لە مادەی 14 بەدڵ نەبوو چونکە بڕگەکان دەڵێن لە کاتی بوونی هەر ناکۆکیەک لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم لە پەیوەندیدار بە مافی پابەندی میکانیزمی داهاتووە ئەگەر کێشە دروست بوو لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێم لە ماوەی 15 ڕۆژدا ناردنی شایستە داراییەکان بۆ هەرێم ڕابگیرێت. لیژنێکی هاوبەش لە نێوان هەردوولا دروست دەکرێت بۆ تەماشاکردنی کێشەکان و لیژنەکە لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای دروستکردنی پێشنیازی خۆی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بەرز دەکاتەوە بۆ ئەوی بڕیاری گونجاو لەو بارەوە بدات. کام بەرگەیەش لەسەر خواستی پارتی بە تەواتی گۆڕا. ئەویش لە ئەنجامی چەند کۆبوونەوە و ڕێکەوتنێک لە نێوان فواد حسێن و هادی عامریدا ئەنجام درا. بڕگەی دووەم ئەم بڕگەیەکە کێشەی خستە نێوان پارتی و یەکێتی ئەم بڕگەی لەسەر خواستی یەکێتی زیاد کرا و بە چەپڵەی پەرلەمانتارانی یەکێتی و شیعە دوجار پەسەند کرا. ئەم بڕگەیە تایبەتە بە پرسی مامەڵەی ڕاستە خۆی دارایی بەغدا لەگەڵ هەر پارێزگایەکی هەرێمی کوردستاندا ئەگەر ئەو پارێزگایە ناڕەزایەتی دەربڕی. ئەم بڕگەیەش لە دەقەکەی حکوومەتدا نەبوو. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەسەر داوای یەکێتی زیادی کرد. لە بڕگەکەش داهاتووە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێت بە دابینکردنی شایستەی موچەی فەرمانبەرانی هەرێم و خانەنشینان و پابەندبوون بە شایستە داراییەکانی پارێزگاکان بە پێی و پێوەرانەی لەم یاسایە داهاتووە. بە پێچەوانەی ئەمە پێویستە لەسەر سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵی هەموو ڕێو شوێنێکی پێویست بگرێتە بەر بۆ جێبەجێکردنی ئەم خاڵە. سەرەتا یەکێتی ئەم دەستکاریکردنەی بەدڵ نەبوو چونکە یەکێتی هەردەیویست بەغدا مامەڵەی ڕاستەخۆ لەگەڵ سلێمانی بکات نەک لە کاتی بوونی کێشەدا. پێی وایە دەستکاریەکە بە جۆرێکە ئەو بڕگەی کە بۆ مامەڵەی ڕاستەخۆی حکوومەتی فیدراڵ لەگەڵ پارێزگاکان دانرا بوو بە تەواتی لادراوە و ناناسرێتەوە. پارتی و کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ دژی جێبەجێکردنی ئەم بڕگەیە بوون. پێیان وابوو مامەڵەی ڕاستەخۆی بەغدا لەگەڵ پارێزگای سلێمانی لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان پەر دەکات. دوای پەسەندکردنی ئەم بڕگەیە پارتی و یەکێتی جارێکی تر هەریەکەیان دژی یەک وەستانەوە بەڵکو بە جۆرەکان دامانی پەرلەمانی کوردستانیشیان هێنایە قسە و دژی یەک لێدوانیان دەدا. هەرچی پارتیە دەڵێن یەکێتی لەگەڵ لایەنی شیعە ڕێکەوتن کە کوردستان بە چەپڵە دابەش بکەن سلێمانی لە هەرێم جیا بکەنەوە لە پێناو دوو عانەدا. ئەم کارەش هیچی کەمتر نەبوو لە خیانەت و دیسان 16 ئۆکتۆبەریان کردەوە. لە بەرامبەردا یەکێتی دەڵێت ئەگەر پارتی نیەتی سزادانی سلێمانی و نەدانی موچە خۆران نییە بۆچی واقەسن بەو مادەی بودجە خۆمادەکە لە کاتی ستەمدا جێبەجێ دەکرێت تۆ بڕیار بدە ئاخۆ کێ لەسەر حەقە و بۆ دەبێت ئاوا بە گومانەوە سەیری یەکتری بکەن و ئەوەی کراوە ئایا لە بەرژەوەندی میلەتدایە یان حیزبەکان.